سلااو ڕێز خۆشتیم هاوڕێ خۆشویستم خێ بێم ڤیددیۆک نوێ ئەو ڕۆ باسکە هیچ ناکەین ئەوڕۆ ڕاکشن دەکەین ڤیددیۆک نوێ ئەی ڤیددیۆ ئەوەکە ڕاکشن دەکەین بۆ هەندێک گلیچی ناویایی ئەی فایڤ ئەگە هەستانەیە لایک سبسکرایب با دەست پێ بکەین ئۆکێ ئەو مایکڵە واو فرانکلن لە بۆ چێندەر دوایە ئۆ برام ڕێستێ چاوەکەمی عیاتم سەر چاوم اوكي لا بخودي باشا لم ددي deliver to the Princeton in the warehouse اوكي برا لازم له الري بريا بصدي او قاعد ابقى الريو بزحمه بقك مال لبولي ده زحمة بقك مال لبولي ده او بالضبط ده باخد ايه wasted بأجرو هنا مان بل نجمرت عافية ستوريشا بردامة واو وانا مرده بس بزعم لو انا مردي بالضبط this make no fucking sense They totally need to get me a condo. I think if I behave like enough of a bitch, maybe they'll... What the hell? او تعالى چی هات؟ اولو های کوپتره. Oh shit! وقال اونلاین نشتی زوق ورده ده. وای بابا الرو. ايه؟ كمان كوميديا يبقى مرت له $1000 انا اونلاين يا ود سبوه MMI we expect the unexpected. بالضبط Okay. what the hell بالضبط اي بابا لا شو شكل دستي ده اوه اولا شي هذا اولا شي هذا والله لاعب شيء والله لاعب شيء ناس دارة اي خلاص اياه خلي دارك خوشا اوتيل او كره بشره قدرين كره بشره او كره بشره اي بابا كمان السويسايد يخوت كشتي Hey, you see that car right there? He's the only one. والله يعافيها چۆن کچێک هەڵدەگری لە ناو یاری GTA والله فكرية والله عافية أو فكرية
ئەو شتە دەکرێت ناو GTA بە هیچ نەمری بەوەی بمری ئەو حرەکەش جوانەش بکەی Oh my fucking. What the shit? What? والله حق خۆتی What was that? بالضبط what was What that the actual fuck? Who was that? What are the odds? Again! دوبارە شتەوە یەکەم جا گوتی ئۆکێ بەس دوم جا what the f ئەو تیارە لە چی what the ئازە من نۆتیفیکیشن شەردێ لەمار بای بای ئەی بابە ڕۆ قەسابخانەیە ئێرەوە چییە بەس بزام چوو نۆ 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 یەک دەقە بگەڕێەوە ئەوە چ بوو بە بزام لۆ مرد فرانکلین ئۆکەی لێیدا ئەویش تەقەیەکە بە عەرگی دەکەی تەقەی دەکەت چەکەکە what the f what الله عافية لاعبی نازدارەوە هەرێ بەڕاستی لاعبێکی نازدارە دەب خۆدەی لاعبی نازدارە نەمرد هاو نەمرد گورە ڕازارەکەم دێ How I got that? Oh, no, I went listen. on the boat. I went on the boat. Okay, I'll take the helicopter. Yeah, Same, go. I'll come with you. I'll try to lose them over there with the boat. Katie, get out, Katie, get, oh god. ئەهان چەک 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 چەکە و پڕوانەکەی وێ تەقەی دەکە پڕوانەکە لەمە هاو هاو باز بزانم هاو چۆن ئەو کارە کرا ئەوە برادەرە خینیشی دانەبەزی هاو لۆ نامریەوە ئەگەر لە عیبی ئۆنلاینی بی لە هاچ کردیە کاداستەوە برام دەبخۆدە ئاخ what زۆر ناخۆشە لایبەکەوای بەڕاستی Why you بزە وای لۆ دەکەی bully me? why you bully me Why you bully me? Everyone asking. Why you bully me? fuck bully me لۆم بێزار دەکەی دەوێ لەم دەدەی Stop ها bully me. لە بخۆدەی stop bully me لە بخۆدەی ئەڵای خۆش بۆ لە قسەیە بجوولێ کو ئەو ڕوویدایە خۆشەویستانم بەڕێزانم ئەوەش GTA ئەدیشن بوو لە ڤیدیۆی بەزمەکانی ناو یاریەکان لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆ داهاتوو واتان لەگەڵ